ساران تەنیا دوو بژاردەی لەبەردەم ماوە، یان دەبێت چۆکدا بدات یان چاوەڕێی ڕووخانی خۆی بکات. گەڕی سێمی دانوستانەکانی ئێران و سێ وڵاتی ئەوروپی جددی و ڕاشکاوانە بوو. دانوستانەکە ڕاشکاوانە بوو، هەر لەبەرەوەی ئەنجامی باشی هەبوو بڕیاردرا لە پێناو گەیشتن بە ڕێککەوتنێکی گشتگیردا دانوستانەکان درێژەیان هەبێت. هەر لەم هەفتەیەدا ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران جارێکی دیکە ڕایگەیاند. گفتگۆ و دانوستان لەگەڵ ئەمریکادا هێڵی سووری تارانە و کەس بۆی نییە توخنیە و بابەتە بکەوێتەوە و تەنانەت باسیشی بکات. لەلایەکی دیکەش بەرەیەژاوەکی ڕوتوندا ژۆخوازی تاران هێشتا هەر خەریکی هەڕەشە و گوڕەشەن و بەردەوامیش باس لە تۆڵەی قورس و کوشندە لە تەلەبیب و ئەمریکا دەکەنەوە و لە خۆڵکردنە چاوی خەڵک نەوەستاون و بەردەوام سەرقاڵی سەرێشە و کێشەنانەوەن. لەم نێوەندەدا کۆماری ئیسلامی ئێران ئێستا لە خراپترین، نزمترین و لەرزۆکترین دۆخی سیاسی و ئابووری و تەنانەت کۆمەڵایەتی خۆیدایە. ڕاستیەکەش ئەوەیە کە کۆماری ئیسلامی لە مێژووی 46 ساڵەی خۆیدا تا ئەمڕادەیە لاواز و بێدەسەڵات و بێپشتیوان نەبووە و هەستی بە تەنیایی نەکردووە. کەمترین ئومێدی بە ڕووسیا و چینیش نەماوە. جیالەوەش لە ناوخۆ و دەرەوەدا تووشی کێشەی ڕەوایەتی و شەرعیەت بۆتەوە. بە تەواوەتی ئابووریەکەی داڕماوە. تمان لە نزمترین ئاستی خۆیدایە. بژێوی تەنگی بە خەڵک هەڵچنیوە و ناڕزایەتیەکان ڕوویان لە پەرەسەندنە و پرسی پەروەردەش شکستی هێناوە. ئەوەی جێگەی ڕامانە بۆ یەکەم جار لە ناوخۆی وڵاتدا و تەنانەت لە ناو دەسەڵاتیشدا دەنگێک بەرز بۆتەوە کە ڕاشکاوانە لە ئەنگری ڕێککەوتن لەگەڵ ڕۆژاوا و ئەمریکا و وڵاتانی دراوسێ و عەرەبی دەکات و سیاسەتی پێشوو وەک سیاسەتێکی ڕووخێنەر و ناکارامە پێناسە دەکات. ئەرەم دەنگە بەرزە وای کردووە سەرڕای نیگەرانی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی و بەرەیەژاوە گێڕ و توندەژۆخوازەکان. بەڵام ڕێبەر دانوستان لەگەڵ ڕۆژئاوا بە مەبەستی چارەسەرکردنی پرسی ئەتۆمی و تەنانەت ڕێککەوتن لەگەڵ ئیدارەی نوێی ترەمپدا دەست پێ بکات. ڕاستیەکە ئەوەیە کە لایەنێک لە دەسەڵات گەیشتۆتەوە بڕوایەی لە ئێستادا ئیتر تەنیا دوو بژاردە لە بەردەم تاراندا ماوەتەوە. ئەویش یان ئەوەی لە بەرامبەر ئەوروپا و بەتایبەت ئەمریکادا وێستگەکانی تەسلیم بوون و ڕێککەوتنی ژێربەژێر قبول بکات و واز لە سیاسەتی چەکی ئەتۆمی و دەستێوەردان لە کاروباری دراوسەکان بێنێت یانەوەی خۆی بۆ جەنگ لەگەڵ ڕۆژاوا و بە دەستپێشخەری تەلەبیب ئامادە بکات کە بێگومان لە ئەگەری بژاردەی دووەمدا دەبێت لە ماوەیەکی کورتدا چاوەڕێی ڕووخانی سیستەمی کۆماری ئیسلامی و تەنانەت دابەشبوونی وڵات و ئاوابوونی دەسەڵاتی مەلاکانی تاران بین. با ئەوەش لەبیر نەکەین کە لە سیاسەتی کۆماری ئیسلامی ئێراندا ڕستەیەکی ئایەتوڵا خومەینی هەیە کە وەک بنەمای سیاسەتی سیستەمی کۆماری ئیسلامی پێناسە دەکرێت. خومەینی ڕاشکاوانە باسی لەوە کردووە مانەوە و پاراستنی سیستەمی کۆماری ئیسلامی ئێران لە نوێژ فەرزترە. واتە مانەوەی کۆماری ئیسلامی ئەولەویەتی بەسەر فەرزەکانی دیکەی وەکو نوێژ و ڕۆژ و حەجەوە هەیە. کەواتە پێدەچێت لە ئێستادا ئەستەم بێت ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی سەرەڕای ئەو هەموو شکست و هەڕەشە و گوڕەشانە بیر لە دانوستان و ڕێککەوتن لەگەڵ بکوژی قاسم سلێمانیدا بکاتەوە. بەڵام لەلایەکی دیکەشەوە دەسەڵاتی سیاسی تاران ئێستا لە بەردەم چەندین مەترسی جددیدایە کە پێدەچێت ڕێبەر ناچار بکات ڕێگا بە دەوڵەتی پزیشکیان و بە تایبەت وەزارەتی دەرەوە بدات لە پێناومانەوەی کۆماری ئیسلامی ئێران دەست بە دانوستان و ڕێککەوتن بکەن کە لە بنەڕەتدا تەسلیم بوون و چۆکدادانە. بەڵام دەیانەوێت بەم شێوازە کۆماری ئیسلامی ئێران لە لێواری ڕووخان و داڕمان ڕزگار بکەن چونکە دۆخی ئێستا ئێرانەوەندەش پرز و شڵەژە و کوشندەیە کە تەنیا ڕێککەوتنی ژێربەژێر دەتوانێت وڵات لەم دۆخەنە لەبارە ڕزگار بکات. هەر بۆیە دەسەڵاتی ئێستا ئێران سەرەڕای بەردەوامی هەڕەشە و گوڕەشەی سەرشاشەکانی ناچارە بۆ مانەوەی سیستەمی کۆماری ئیسلامی بە قسەی دامەزرێنەری کۆماری ئیسلامی بکەن کە دەیگوت مانەوەی ڕژێم و سیستەمەکە لە نوێژ و حەج فەرزترە. لە کۆتاییدا گرنگە ئاماژە بەو خاڵە گرنگەش بترێت. لەم بابەتەدا پێدەچێت ئیدارەی نوێی ترەمپ و بەتایبەت تەلەبیب وەک دژبەری سەرەکی ڕێککەوتنی ئێران و ڕۆژاوا سیر بکرێن. ئەم بۆچوونە تا ئەم ساتە وەختە 100% ڕاستە.
بەڵام ئەوەش لەبیر نەکرێت کە لە ئێستادا تاران ئیتر بە تەواوەتی لاواز کراوە لە لوبنان و سووریا دەرکراوە و لە عێراقیش ئیتر ئەوەندە قسەکانی نایخوات بۆیە ئیتر لە ئێستادا هیچ مەترسیەک بۆ سەر ئیسرائیل لەلایەن ئێرانەوە جگە لە پرسی ئەتۆمی نەماوە ئەگەر بێت و لەم دانوستانەدا تاران ئەوەش قبول بکات کە واز لە چەکی ئەتۆمی لە بری لابردنی ژمارەیە گەماروی ئابووری بێنێت ئیتر بە دڵنیاییەوەمانەوەی کۆماری ئیسلامی ئێران لەم دۆخەدا بۆ ڕۆژاوە و ئیسرائیلیش قبول کراو دەبێت چونکە ئێرانێکی بێمەترسی بۆ سەر ئیسرائیل و هاوکات ڕکابەر بۆ وڵاتانی عەرەبی و تورکیا لە بەرژەوەندی ڕۆژاوادایە کەواتە لەم دۆخەدا ئیتر ڕۆژاوە و ئیسرائیل لاریان بۆ مانەوەی کۆماری ئیسلامی نامێنێت بۆیە دەستپێکردنی گەڕی سێیەمی دانوستانەکانی تاران و سێ وڵاتی ئەوروپی دەکرێت لەم ڕوانگەیەوە خوێندنەوەی بۆ بکرێت.